لەلایەکی دیکەشەوە مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی یاسایش یاریمی کوردستان لە میانی پێشوازیکردنی لانزۆ ئەماندۆلا جێگیری وەزیری دەرەوەی ئیتاڵیا وشاندی یاوەری هیوای خواست کارکردن لە نۆژەنکردنەوەی بەندایی موسڵ بۆ ڕێگەکردن لەو کارەساتە مرۆیی ئەگەری دارمانی هەیە بە زووترین کات دەست پێ بکات. جەختیشی لە چۆنێتی بەڕێوەبردننی موسڵ لە قۆناغی دوا ڕزگاربوونی شارەکە کردەوە. لە دیدارێکدا کە ئامادەبوونی مارکۆ کاریلۆس باڵۆزی ئیتاڵیا لە عێراق و خەت ئەلیساندرا دیپیۆ کونسڵی ئیتاڵیا لە هەولێر بەڕێوەچوو گفتوگۆ لەبارەی دواپەرسەنەکانی شەڕی تیرۆریستانی داعش و مەترسیەکانی ئەگەری دارمانی بەندایی موسڵ و پتەوترکردنی پەیوەندیە دووقۆڵەکانی نێوان ئیتاڵیا و هەرێمی کوردستان و ئاڵۆزیەکانی ناوچەکە کرا. مەسرور بارزانی بێڕای سپاسکردنی هەڵوێستی گەل و حکوومەتی ئیتاڵیا لە بەرامبەر هاوکاری و پشتیوانیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان ئاماژەی بە ئامادەکاریەکانی پڕۆسەی ڕزگارکردنی موسڵ لە تیرۆریستانی داعش و قۆناغی دواتر کرد. لەم بارەیەوە ڕایگەیاند پێویستە لە بەڕێوەبردننی شارەکەدا لە قۆناغی دوای ڕزگارکردنی ڕۆڵی پێکاتەکان لە بەرچاو بگیرێ. هەر لە دیدارەکەدا ڕاوێژکاری ئەنجومەنی یاسایش یاریمی کوردستان تیشکی خستە سەر مەترسیەکانی ئەگەری دارمانی بەندایی موسڵ کە بەپێی ڕێککەوتنی نێوان حکوومەتی بەغدا و ئیتاڵیا بڕیارە کۆمپانیایەکی ئیتاڵی دەست بەکاری نۆژەنکردنەوەی بکات، چونکە بەپێی پیشبینی هەڵسەنگاندنی شارەزا و پسپۆڕانەوە ئەگەر بەنداوەکە دارمە ئەوە کارەساتێکی گەورەی مرۆیی لێ دەکەوێتەوە. هیواشی خواست کارکردن بۆ چارەسەرکردنی کەموکۆڕی و نۆژەنکردنەوەی بەنداوەکە بە زووترین کات دەست پێ بکات و ئامادەی هەرێمی کوردستانیشی بۆ هەر ئاسانکاریەک پیشاندا. لە بەشێکی دیکەی دیدارەکەدا پتەوترکردنی پەیوەندە دووقۆڵەکانی نێوان ئیتاڵیا و هەرێمی کوردستان لە هەموو بارەکاندا دووپات کرایەوە. جێگیری وەزیری دەرەوەی ئیتاڵیا بە سەرسامیەوە ئاماژەی بە خۆڕاگەری و خارەمانەتی و سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگەی کوردستان لە شەڕی دژ بە تیرۆریستانی داعش کرد و دووپاتیشی لە پشتیوانی حکوومەتی وڵاتەکەی کردەوە و ڕایگەیاند ئێمە شەڕی دوژمنێکی هاوبەش دەکەین و دەمانەوێت پەیوەندەکانی نێوانمان لە هەموو بوارەکاندا بە شێوەیەک پتەوتر بکرێن کە لە بەرژەوەندی ئێستا و ئایندەی هەردوو لەدا بێت.